پلانی ڕۆژانی جەژندانراوە بۆ ئەوەی بە باشترین و بە جوانترین شێوە پێشوازی لە گەشتیاران و دابینکردنی ئاسایش و خۆشگوزارانی لە ناو شار و دەرەوەی شار دابین بکرێ. بۆ ئەو مەبەستا چەندین تیم پێکهێنراوە لە قەزاکان تیمی تایبەت هەیە کە سەرۆکی یەکە کاریگەڕەکان سەرپەرشتی دەکەن و لە ناو شاری سلێمانی تیمەکانی قایم قامیەت و تیمەکانی بەڕێبەراتی گشتیمان کە سەرقاڵی چاودێریکردن و بەڕێوەچوونی ئیشوکارەکانی بەتایبەت ئوتێلەکان و مۆتێل و شوێنە گەشتیارەکان و چێشتخان و ڕێستۆرانتەکانە کە بۆ ئەوەی بۆ ڕۆژانی جەژن کراون بەڕووی هاوڵاتیاندا. بۆ ئەم مەبەستا ئێمە پلانێکی تۆکمەی باشمان کردو بە ئومێدی ئەوەی زائیدەن وەک باسم کرد کە تیمی پێشوازیمان هەن لە بازگەکانی ئاسایش لە تاسەلوجە کەڵوانان عربەت بە ئەوی لەو شوێنانە کاری دابشکردنی نەخشەی گەشتیاری سنوورەکانی پارێزگای سلێمانی دەکرێت بە ئومێدی ئەوەی بتوانین ئەو زەمینە سازی ئەو ئارامی لە سنووری پارێزگای سلێمانی هەیە بێتە مای ئەوەی ژمارەیەکی زۆر و بەرچاو و دیار لە گەشتیاران ڕووبکاتە پارێزگای سلێمانی لەگەڵ هەبوونی هەندێک گرفت وەکو گرفتی فڕۆکەخانە کە ئێمە تا ئێستا هەندێک گرفتمانن بەڕووی ئاسمانی تورکیا گرفتەوە هەروەها گەشتیارانی ئێرانی کە ڕسوماتێکی زۆر فەرز کراوە لەلایەنی حکوومەتی ئێرانیەوە بۆ سەر گەشتیاران کە ئەمە کاریگەری دەبێت بەڵام خۆشبەختانە تا ئێستا لە ڕابردوودا کارێکی باش کراوە بۆ ئەوەی ژماری گەشتیاران ڕوو لە زیادبوون بکاوە ئومێدین لە ئەم جەژنە ژمارەکان زیاتر بکەن.